لە خورمات و هەوڵەکان بە ئەمانجی گەڕانەوەی متمانە بۆ نێوان پێکاتەکانی شارەکە بەردەوامە و بۆ مەبەستەش کۆنفرانسێک بە ئامادەبوونی ژمارەیەک بەرچاو لە دانیشتوانی سنوورەکە بەڕێوە چوو. دانیشن یەک ئەوە زۆر فایدای هەیە بۆ مستەقبەل هەرچی مشکلە هەیە ئەگەر بچووک مشکلە هەیە ئینشاڵڵا ناڕوە ئەمما ئینساف گەرەک ئەیکەن ئەمە 2 ساڵە الحەمدولله لای ئێمە مشکلە نەماوە مشکلەی ئێمە ئیستا تەعویضاتە ئەوە مالی سوتیاوە ئەوە کوڕەکەی ڕۆی ئەوە ئەثاثی مالی ئەوە تەعویز گەرەکان تەواو ئێمە هەمومان برای نیستە ئەو باش ئەبێتە ئەوەی تەوازنێ لە دووس خورماتوە بەبێ پێشمەرگە نابێت تەوازن بێت پێویستە پێشمەرگە بگەڕێتەوە پێویستە وەکو ئەم حزبێ لە چۆن ئیش خۆیان نەکەن و لە ناو شارە و لە دەرەوەی شار ئێمەش ئەمانەوێ پێشمەرگە بەرگێتەوە وەکو تەوازنێک ئێمەش خۆمان بە غەریب و بە شێوەیەکدا نەنێ لێداکە ئێمە کەسمان نییە دفاعكمان لێ بکەن. مؤتمر بالتنسيق مع مديرية عشار صلاح الدين من أجل التعايش السلمي بين أبناء الشعب العراقي وكذلك. ئەم کۆنفرانسە بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرەتی کاروباری خەڵەکانی سەلاحەدین بەڕێوەچوو بۆ بەدیهێنانی پێکەوە ژیانی ئاشتی لە نێوان ڕۆڵەکانی گەلی عراق. ئێمە پێویستە دەستکەوتە ئەمنیەکان بپارێزین کە هێزە ئەمنیەکانی عراق و پێشمەرگە و حەشتی شعبی لە پێناویدا خوێنیان ڕشتووە. الجيش والشرطة وكذلك البيشمركة قوات الإقليم. بۆ ئەم کۆبوونەوەیە ئەنجام بدەین لێراکەیە لە هەر سێنەتەوەکە و لە هەردوو مەزەب بۆ ئەوەی بتوانین پێکەوە ژیانێکی تازە دروست بکەین دەوڵەتیش هەرسێت بە تەعویزی کەسوکاری شەیدان و بریندارەکان و ئەوانەی زیانی یەکەوتووە لە ناو شار لديهاتكان. على الحكومة العراقية المرحوم مام جلال أعتقد أنه كان تفكيره مام جلال کەسێکی دووربین بوو دەیزانی چی ڕوئەدا بۆیە ئەو پێگەیەکی تایبەتی لە دڵی هەموماندا لە ئێستاشدا قەزای تووسڵمات و پێویستی بە یەکگرتوویەکی زیاتر هەیە لە نێوان ڕۆڵەکانی کورد عەرەب و تورکماندا. ئامادەبوانی کۆنفرانسەکە کۆک بوون لەوەی ئاشتی کۆمەڵایەتی لە سنوورەکە بە هەوڵی هەمولایەک دەبێت و پشتیوانی حکوومەتشی پێویستە بە تایبەتی قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئاڵۆزیەکان. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و